سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە. ئەم ێوارەیە ئەم بابەتە ئابووریانتان بۆ باسەکە. لە کۆبوونەوەی یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری لێخۆشبوون لە بەشێکی قەرز و پێشینەکان درا کە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان وەریان گرتووە و نەیان گەڕاندوێتەوە. کێشەی داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی ئاڕاستی ئەنجومەنی دەوڵەت کرا. ئەمە یەکەم جارە بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی هەرێم و بەغداد ئەم دامەزراوە بەکاردێ. بازگەکانی سەر بە حکوومەتی فیدراڵ ڕێگە بە هەناردەی بەروبووم و بەرهەمهاتووی ناوخۆی هەرێم نادەن بچێتە بازاڕەکانی عێراق. کێڵگە پەلەوەریەکانی لەیلانیش لە کەرکووک هەمان کێشەیان هەیە. بای دیناری عێراقی و تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە. 100 دۆلار لە 144,000 دینارە بۆ 143,000 دینار بەرز بووە. تمەنیش گەڕایەوە 9 ملیۆن و 800,000 تمەن بۆ هەر 100 دۆلارێک. ماوەیەکی زۆر ئەو کەسانی کە سولفەی عەقار و زەواج و قەرزی بازرگانی و پیشەسازی و بابەتانیان وەرگرتە بوو چاوەڕێی حکوومەتی هەرێم بوون. لێخۆشبوونێ داشکانێ کورە دڵگەورەیەک دڵفراوانێک بکا بەرامبەریان. ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیار دراوە لە بەشێکی ئەو قەرز و پێشینانە خۆش بێت کە هاوڵاتیان لە ساڵانی ڕابردووە وەریان گرتبوو. ساڵانی فەرحانیەکانە، ساڵانی 2011 تا 2014 ئەوەی تە سولفەی عەقار هەبوو، زەواجە بوو، هی پرۆژەی بچووکە بوو، هی قەرزی بچووکە بووە تا کۆتایی هەرچی دویستە قەرز و پێشینەی بۆ هەبوو. ساڵ بە ساڵیش زیایە کرد. ئەم لێخۆش بوونەوە لە پێشینە و قەرزەکانی ژەگرێتەوە، واتە لە بەشێکی خۆشە بێ حکوومەت، هەروەها لەو زیادەیەش خۆشە بێت کە چۆتە سەر قەرز و پێشینەکان. بۆ نمونە وتراوە لە ماوەی 5 ساڵە بێنێرەوە، ئەگەر نەتێنایەوە لە سایە دوێ چێتە سەر. بەهۆی ئەوەوە تۆ ملیۆنێک بۆ بە ملیۆنێک و 20,000 بۆ بە ملیۆن و 40 هەتا زیاتر ڕۆشتووە. ئەمەش لێی خۆشە بێ. جا من بە دووادا چۆنم کرد. بەم بڕیارە 166,500 کە سوودمەند دەبن کە 75,000یان فەرمانبەر و موچەخۆری حکوومەتن. 91,000ەکەی دیکەش هاوڵاتی ئاسایی. ئەو پارەی کە خەڵک هی حکوومەتە و لایەتی 1 تریلیۆن و 952 ملیارە. بەهۆی ئەم لێخۆشبوونەوە وەک ئەو پێشنیارەی کە وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی بانکە پسپۆرەکان کردویانە ئەبێتە 1 تریلیۆن و 659 ملیار دینار. کاک ئاشتی عەلی بەڕێوەبەری چاودێری و پشکینە لە بانکە پسپۆڕیەکان بۆ بڕیار پەیامنێری کورسات نیوز لە هەولێر قسەی کردووە. ئەڵێ ئێمە پێشنیارمان کردووە شێوازی وەرگرتنەوەکەشی لە دوای دەرچوونی تەواوەتی بڕیارەکە بە شێوازێک دابڕێژێتەوە ئەو پارەی کامێنێ لەگەڵ بارودۆخی خەڵکە بگونج. لە کۆبوونەوەدان بە هیواین ئەوەین هەرچەندە زانیاریەکەیە کە پەسەند کرا جێگەی دەستخۆشیە، بەڵام ئەوەیە من دەیرێم تەنها پێشنیاری وەزارەتی دارایی بووە تا نەبتە ڕاستپاردا لە ئەنجومەنی وەزیران یاخود ڕێنمایی دەرنەچی ئێمە بە پەسەندکراوی دانانێن. ینی ئێمەش زانیاریمان هەیە دەستخۆشیان لێ دەکەین کە لە ئانوساتێکی زۆر باشە کە خەڵک چاوەڕێی ئەو بڕیارە بوو جێگەی دەستخۆشیە و سپاسیشیان دەکەین. هیوادارین لە ڕۆژانی ئایندە بە ڕێنمایی باشتر خەڵک شیکردنەوەی باشتریش دەکەین لۆ هاوڵاتیان. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی باقە پسپۆڕیەکان بە هەماهەنگی لەگەر وەزارەتی دارایی خودی وەزیری دارایی کە چەند ڕۆژێکە بەچڕی لەسەر ئەو بابەتە دانیشتێ بوون ئەوانە دوو پێشنیاری گرنگمان کردیتە بەردەستی هەواڵانمان لە ئەنجومەنی وەزیران و ئەوانە. پێشنیاری یەکەم لێخۆشبوون لە کۆی سووی دواکەوتون، ینی هەموو ئەو سوانی چەند ساڵە کەڵەکە بووە لێخۆشببوونیان بۆ دەکرێت. خاڵی دوام پێشنیارمان کرد بوو لە 115 لە کۆی ئەو قەرزەی کە وەری گرتبوو لای مابەوە 115 داشکانیان لۆ دەکریان لێخۆشببوونیان لۆ دەکرێت. ئەوەش جێگای دەستخۆشیە. 166,500 کەس تێیدا سوودمەند دەبی. لەو بڕەژ 74,981 کەس فەرمانبەرە، باقی دی 91,519 کەسیش هاونیشتیمانی هەرێمی کوردستانە. پێش ئەو بڕیارە 1 تریلیۆن و 952 ملیار و
498 ملیۆن و 728 هزار و 839 دینار بوو. دوای ئەو لێ خۆشببوون ئینشاڵڵا کە پەسەند کرایە و هەمش ژێنینگۆ بوو هەم ئێمەش 1 تریۆن و 659 ملیار و 624 ملیۆن و 3,000 و کەسرێک باقیەکەی دەمێنێتەوە لای هەوڵاتی. پاش کەمێکتە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕاگەندراوێ بێ لەسەری هەر چاوتان لەسەر هەواڵی ئابوووریەکە بێ هەر کە بڕیارەکە بڵاو کرایەوەکو خۆی یەکسەر پێتانێڵم باباسێکی موچەشتان بۆ بکەم دوای هاتوو ناتێکی زۆر ئەنجومەنی وەزیران قبوڵەکە سوودانی ڕۆژ گەڕایەوە کۆبوونەوە کرێ لە ناو ئەجەندای کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران و ئەم بابەتانە هەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی موچەکرا بەڵام نەیانتوانی راپۆرتی هەرێمی کوردستان لەسەر داهاتی نانەوتی و پشکی فیدراڵی قبول بکرێ بۆ چارەسەریشی ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەت کرا کە ئەمە یەکەم جارە دۆسەی داهات و کێشەی نێوان هەرێم و بەغداد ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەتەکرێ ئەسڵەن زۆرینەی خەڵکی کوردستان و عێراقیش ئەمە یەکەم جاریانە ئەم ناوە بەبیست تا ئێستا زانیاریەکان بەو شێوەیەن موچەی مانگەکانی داهات و پەیوەست کراوە بە یەکلاکردنەوەی داهاتی نانەوتی و پشکی فیدراڵی پاشان هەناردەی نەوتی هەرێم جا لەسەر ئەمە من هەندێ زانیاریتان بۆ باسەکەم لەسەر ئەم مواڵەی ئێرە یاخود جارەوە کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیرانی عێراقە کە تایە بڕیاردرا کە کێشەی هەرێم و داهاتی نانەوتی و فیدراڵی چی بێ بنێردێ بۆ ئەنجومەنی دەوڵەت جا ناوێکی زۆر گەورەی هەڵێ ئەنجومەنی دەوڵەت ئیترها شتێکی زۆر گەورەیە سەش پێشتان هەڵم ئەمە ئەنجومەنی دەوڵەتە چییە چۆن بڕیارەیە چی ئەکا ئەم کەیسەی هەرێمی کوردستان چۆنێک لاکاتەوە تەوەن وشەی دەوڵەت لەگەڵ حکوومەت جیایە حکوومەت بریتە لە دەسەڵاتی جێبەجێکردن کە ئەنجومەنی وەزیرانەکرێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرەکانی بەڵام کاڵەی دەوڵەت کۆی موەسسەکان دامەزراوەکانەگرێتەوە لە نێو ئەو سنوورە جوگرافیە دیاریکراوە بۆ نەبە پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و دەستگا ئامنیەکان و هەر هەمووی ئەبێ بەچی بە دەوڵەت وشەیەکی گەورەترە لە حکوومەت باش ئەم ئەنجومەنی دەوڵەتە شتێکی نوێ نییە لە ساڵی 1800 لە بەریتانیا دروست کراوە لە عێراقیش لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە دووبار دروستکراوە سەر بە وەزارەتی داد بوو بەڵام لە 2007 تۆزە جیاکراوەتەوە تا ئەستێک مۆسەسێک دامەزراوەیەکی سەر بەخۆیە خەرجی و بودجەی تایبەت بەخۆی هەیە واتە سەر بە هیچ وەزارەتێکی دیاریکراو نییە ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە ئەم ئەنجومەنە کاتێک دوو دامەزراوەی حکوومەت یاخود هاوڵاتیەک و حکوومەت ئەوێ بە کێشەیان لەسەر بابەتێک یاساکە ڕوون نییە یەکلای کاتەوە حەق بە کامیانە ئەم ئەنجومەنە بە ڕێزە سەحەیە لەلایەنی حەق بە ناحەقی ژەڵێت و ناحەقی بە حەقەڵێت و لەسەر حەقی ئەگەر یاساکە ورتر بخوێنێتەوە یاخود ئەگەر یاساشی نەبێ ئەم ئەنجومەنە ئەتوانێت ئەو بڕیارە بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی چونکە هەموو بڕیارێکی حکوومەت پێویستی بۆیە پاڵپشت بێ بە یاسا بەڵام ئەگەر یاسای نەبوو ئەنجومەنە بەرژەوەندی گشتی لە بەرچاوەگرێ ئەو کاتە بڕیارەکایە لە 2007 یاسایەکی تایبەت بە دەسەڵات و کاروبارەکانی هەیە بەڵام زۆربەی ئیشەکانی پشت بە یاسای ساڵ 1970 بەستێ تا ئێستش بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی جامە چوومە سەر سایتەکەیان سیرم کرد کێشەی زۆری حەل کردووە تا ئەستێک بەڵام کێشەی وردن معاون مدیری مەکتەبەکان شکاتیان کرۆ لە وەزارەتی پەروەردە ئەڵێن ئێمە پێویستە موچەکەمان شتێکی کەمتر بێ بۆنە لە بەڕێوەبەرەکە ئەمیش بەپێی یاسای مۆزەفینی عێراقی ڕوونکردنەوەیکیەوە وەزارەتی تەندروستی قسەیەکی کرۆ مۆهندیسەکان لە وەزارەتی کارەبا بۆ نمونە و توانە ئەم دەرماڵی مەترسی هەمانە کەمە ئەبێ بەپێی یاسا زیاتر بێ ئەم شتانی یەکلا کردوێتەوە بۆیە ئەم کەیسەی کە ئێستا چۆتە بەردەستی بەڕاستی دۆسەیەکی گەورە و گرنگە وەروە باگراوندێکی سیاسیشی هەیە جاسا حکومەتیەوەی کە نێرداوە بۆ ئەنجومەنە پێتانەڵم 15 ئەندامی یاسایی و بەڕێوەبردن دۆسیەکان هەڵەسەنگێنن
واتە 15 کەس کە شارەزای یاسا بن بەشێکیان، بەشیشان کە شارەزای ئیدارە بن بەڕێوەبردن. پێکەوە ئەم 15 هەڵسەنگاندن بۆ ئەم دۆسیەکەن ئەتوانن دەستەی ڕاوێژکارانیش سوود لە ڕاوێژکار وەرگرن بە کراوەی چەند ڕاوێژکاریان پێویست بێ ئیزافی بکەن، بەڵام ئەمانە مافی دەنگدانیان نەبێت تەنها ڕاوێژیان پێکرێ بڕیارەکانیشی پابندکراو نین، یعنی بڵێ وەڵی لە 100 تا 100 وەکو دادگای فیدراڵی بڕیارەکان ئێوە جێبەجێکرێ. جا ئەم کێشەی داهاتی نانەوتێرم و پشکی فیدراالیە ئێستا ئاراستی ئەوێ کراوە. دوو راپۆرت کراوەتە بەردەستی، راپۆرتێکی وەزارەتی دارایی عێراقە کاڵێ چی؟ ئەڵێ پێویستە هەرێمی کوردستان بەپێی یاسای ئیدارەی مالی عێراقی 2019 هەموو داهاتی دەستێکێ دەست بیا بە ئێمە لە 100 تا 50 بۆ نێرینەوە. داهات راپۆرتێکی حکوومەتی هەرێمیشان لایە کاڵێ لە 100 تا 50 گومرگ و باج و ڕسوماتی و فەرمانگانی کە فیدراالی وەکو پاسپۆرت و ئیقامە و کارتی نیشتیمانی و تاکۆتایی ئەنێرینەوە بۆ بەغدا. هەردووکیانڵی یاسایی بەڕێوەبردننی دارایی و دەستور بنەمایەتی. ئەم ئەنجومەنە بێ ئەمە یەکلا کاتەوە. جا ئەم بەڕێز بڵین ئەمە سەرۆکی ئەنجومەنی دەوڵەتە. ناردنی ئەم کەیسەی هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی دەوڵەت یەکەم جارە. تەبەن کێشەی موچە شوێن نەماوە بۆی نەبرێ هەرێم. لە نەتۆ یەکگرتووەکان باس کراوە، لە کۆنگرێسی ئەمریکا باس کراوە، لە یەکێتی ئەوروپا باس کراوە، لە ئەنجومەنی وەزیرانی عێراق، لە هەرێم، لە دادگای فیدراالی، لە دادگای ڕەسافە، لە دادگای کەرخ. ئەمە ئیتر ئەم شوێنە مابوو کە تایە باز بکرێ، ئەوە ئەم جارش برا بۆ ئەنجومەنی دەوڵەت. ئەنجومەنی دەوڵەت من بە دوواداچوونێکم کرد تۆزێک ترسم هەیە 28 مانگ 28 ئاب وەزیری دارایی تەیب سامی سەردانی کردوون. جا ئەمیز دەنگم بگا بە بەرپرسێکی هەرێمی کوردستان لە عێراق بڵم کاکە تۆش سەردانی کیان بکە بەشکم قسەیەکی خێر بکەی بۆ هەرێم. ئەمڕۆژ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەویش سەردانی کردوون. واتەی تر ڕێگەیان بۆ بە ترافیک لەلایەن هەردوولاوە بەشکمی تر بڕیارێکی یەکلاکەرەوە بە هەرچەندە ئەمە مراوەغەی کاتە عێراق لەگە هەرێمی کوردستانی کا بۆ ئەنجومەنی دەوڵەت و ئەنجومەنی دەوڵەت بڕیارەکانیشی پابندکراونی دادگای فیدراالی پابندکراویشە. بڕیای دادگای فیدراالی شێ جێبەجێ نابێت و جاوەرە جای بگا بە ئەنجومەنی دەوڵەت و تاکۆتایی و ئەم کەیسەش بەس تەنها داهاتی نانەوتی و پشکی فیدراالیە. هەناردەی نەوت و کێشەی کۆمپانیا و شتەکانیە کە ئەو ئاستا هەر قەزیەکی زۆر قوڵ و گەورەترە. لەمە زیاتر ئەمەش حەل بێ دیسان شتێکی تر لە ئارایە و بیریشمان نەچێ بەو ماوەکەمەی کە بۆ کۆتایی ساڵمان ماوە موچەکانی ئەم چەند مانگە هەم 6 مانگەی کە ماوە لای حکوومەتی عێراق و هەرێم ئەگەر دابەشی بکەین ئەو ڕۆژانەی کە ماوە ئەبێ بەلایانی کەمەوە 14 ڕۆژ 13 ڕۆژ جارێت تۆ معاشی وەربگری. وەڵای من ناچێت تا قڵمەوە فەرمانبەری هەرێمی کوردستان هەتا کۆتایی ساڵ 13 ڕۆژ جارێ معاش وەربگرێ. ئەیتە خۆ قسەکە ڕوونە، یعنی هەموو موچەی ئەم 6 مانگە تۆ بە تەمای مەبە. ئەگەر مانگێ دوان نازامی لە ئاخری بدرێ. وەفدێکی کونسوڵخانەی هۆڵەندا سەردانی سلێمانیان کردووە چوونەتە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لەگەڵ ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کۆبوونێتەوە بۆ هەڵسەنگانی دۆخی ئابووری و دارایی و دەرفەتی وەبەرهێنانی کە لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە. شوێن اختیار جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ئەڵێت وەفدە هۆڵەندیەکە سەرسامن بە سلێمانی، ویستی وەبەرهێنانیان هەیە بە تایبەت لە وزەی خاوێن و کشت و کاڵ لەم سنوورە. هەر بڕیارە ئەمە ئێوارێش لەگەڵ یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی یەکەمین کۆڕبەندی ئابووری و بازرگانی هەرێم و هۆڵەندا لە سلێمانی ئەنجام بدەن. لە ژووری بازرگانی سلەیمانی پێشوازیمان کرد لە شاندێکی قونسوڵخانەی هۆڵندا و چەند بازرگانێک لە هۆڵنداوە کە ئامان ژیانە کار بکەن و بزنس بکەن لە شاری سلەیمانیدا و ئیشەڵا ئەمڕۆ ئێمە سەعات 5 کۆبوونەوەیەکمان بۆ ڕێکخستوون لە ئوتێل ڕۆتانە کە پێشوازی لە بازرگانەکانی خۆمانەکەین و ئەمێ سوپاسی زۆر بەڕێز مستەر یورن هومێڵ بکەم کە ڕێخەری ئەم شاندەیە. ئەمان ئەمڕۆ کە لێرەن سەرسامن بە سلەیمانی بە توانەکانی سلەیمانی و پێیان خۆشە لە سلەیمانیدا کار بکەن و لەگەڵ بازرگانەکانی ئێمەیە یەکتری بناسن و ئەو دەرفەتی کارکردن بە تایبەت لە بوارەکانی کشت و کاڵ لە وزەی خۆر لە میوانداری لە تەندروستی لەم کەرتانەدا بەشداریان کردووە.
هۆڵەندا ئێستا وڵاتێکی زۆر گرنگە بە گەشەیەکی ئابووری زۆر باشیە بە تایبەت لە ئەوروپا کۆی بەرهەمی ناوخۆیەکەی تریلیۆنە دۆلاری تێپەڕاندووە و زۆر گرنگی بە بابەتی کشت و کاڵەیە. هۆڵەندا خۆڵ ئەکڕێ گڵ ئەکڕێ ئاوی پێپڕەکاتەوە بۆی ئەرزی هەبشتی تیا بڕوێنێ. جا ئیتر ئەم زەویزاری خۆمانە بینن ئاوا دەشتی کاکی بە کاکی ئەو گڵە هەیە معجیبی هەرێمی کوردستان بوون سەرسام بوون ئەگەر سوود لە ئەزممویان وەرگین دڵنیام بەرهەمی کشت و کاڵی هەرێمی کوردستان لەم ناوچەیە زۆر باشە بژێتەوە. هەندێک وڵات هەن گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە. هۆڵەندا بۆ بابەتی کشت و کاڵ لەوێنەی نییە پشتی پێ ببەستی. ئەکرێ هەندێک وڵات لە بواری سەربازی و وەبەرهێنانی نەوت و نازام ئەمانەیە بەڵام لە کشت و کاڵە هۆڵەندا ئێستا قسەی یەکەمەکە. خەریکە ئەبێ بە تۆپتێنی ئابووری جیهان بۆی کشت و کاڵواتە چێتە ڕیزبەندی دەگەورە ئابووریەکەی جیهان ئەوەی نەماوە. هەمووشی بەچی لەسەر بابەتی کشت و کاڵ و گەشتیاری و وزەی خاوێن و ئەم بابەتانەیە. جا بۆ کوردستانی ژەمەیە کاویەکە. ئێمە خۆڵمانەیە بەس ئاومان نییە ئەوان ئاویان هەیە خۆڵیان نییە. ئەکری ئەم دوانە شتێ لێ بکەین شتێکی جوانی تیا سەڵز بێ. جا لەگەڵ هێمن کەمال پەیامنێری کورسات نیوز کە لە شوێنی و کۆڕبەندەی قساکەم هێمە سڵاو لێبێ کەی کۆڕبەندەکە دەست پێەکە کێتیایە بەشدارە و ئامانجەکانی چین. بەڵێ بیلا سڵاو لێ و سڵاو بینەران دیارۆ دەزانی وەفدێکی وڵاتی هۆڵندا چەند ڕۆژێکە هاتوونەتە هەرێمی کوردستان دیارە لە ئێسادا ئەم وەفدە هاتوونەتە شاری سلەیمانی بڕیارە پاشکەمێکی دیکە لێرە لە شاری سلەیمانی وەک لە پشتی منەوە دیارە ئەم وەفدە باوەشی لەگەڵ یاخ بڵین کۆبوونەوەیەک سازکە لەگەڵ بازرگانانی شاری سلەیمانی واتە کۆڕبەندەکەی کە ئەمڕۆ ڕێکخراوە لە شاری سلەیمانی لەلایەن ژووری بازرگانی پیشەسازی سلەیمانیەوەیە کە میلیۆنەری کونسڵگەری بڵین جێگیری کوفگەری هۆڵندا و ژمارێک لە بازرگانانی ئەو وڵاتە تێیدا بەشدار بە مەبەستی هەماهەنگی و پتەوەکردنی پەیوەندیە بازرگانیەکان لە نێوان شاری سلەیمانی هۆڵندا دیارم بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتەکە پاشکەمێکی دیکە دەست پێ دەکات دەچمە لای میوانەکەم زریان محەممەد و تەبێژی ژووری بازرگانی سلەیمانی کاک زریان سڵاو لێبێ و سەبارەت بەم کۆڕبەندەیە میوارەی شاری سلەیمانی پێمان بڵیت کۆڕبەندەکە چی لە خۆ دەگرێت ئەم وەفدە کەمڕۆ بە شێوازی B2B ئەم کۆنفرانسە دەگرێت و وەفدە هۆڵندیە چی دەکەن لەگەڵ بازرگانانی بەڵێ سپاس بۆ ئێوە دیارە دوای هاتنی ئەو شاندەی وڵاتی هۆڵندا شاندە بازرگانە لە سێکتەرە جیاوازەکانە پێمان خۆش بۆ ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی هەم کۆنسوڵەتی هۆڵندا لە هەرێمی کوردستان کە ئەم دیبیتە ئەنجام بدات لەگەڵ بازرگانەکانی سنووری پارێزگای سلێمانیە بە خۆشحاڵیوانە ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەست پێشخەریمان کرد بۆ بانگێشکردنی هەموو ئەو بازرگانانی کە لە بوارە و سێکتەرەکانی کۆمپانیەکانی وڵاتی هۆڵندا هاتوونەتە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیوانێ ئەمڕۆ لێرە ئامادەن و لێرەدا گفتوگۆ ئەکرێت دەربارەی ئەو پرۆژانەی کە کۆمپانیا هۆڵندەکان هەیەە یاخود ئەو سێکتەرانی کە کاری تیاکەن لەگەڵ بازرگانەکانی پارێزگای سلێمانیە گفتوگۆ ئەکەن بۆ ئەوەی کە بتوانن کاری هاوبەش بکەن و هەروەها ئێمە ئەوەمان ڕوون کردەوە کە شاری سلێمانی لەو سێکتەرانەی کوشت و کاڵ وەبەرهێنان کردی و هەروەها پیشەسازی و ئاژەڵداری کە ئەمانە و لە ڕووی شەتڵگەوانێک کە ئەمە هۆڵندا پێی ناسراوە ئەوان پێیان خۆش بکە لەو مەجالانەیە کار بکەن و بەشێکی زۆر لەو بازرگانانە لەو بوارانەدا بانگێش کراون بۆ ئەوەی کە بتوانن پرۆژەکان بێنە هەرێمی کوردستانەوانە دەرفەتی کار لە سنووری پارێزگای سلێمانیە زیاد بکەن و کۆمپانیەکانیش خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆ ئەوەی کە لەگەڵ بازرگانەکانی سنووری پارێزگای سلێمانیە کار بکەن و بتوانن پێکەوانێ بە هاوبەشی ئەو کارانی کە لە وڵاتی هۆڵندا هەیە بیهێنە ناو هەرێمی کوردستانەوانێ بۆ زیادکردنی ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ شاری سلێمانی. ئەمە یەکەم جارە کۆڕبەندێکی ئەم شوێ لەگەڵ وڵاتی هۆڵنداک یاخود پێشتی وا هەبوویانە ئێمە دانیشتەکان لەگەڵ نوێنەرانی وڵاتان لە هەرێمی کوردستانە وەک ژووری بازرگانی پەیوەندیەکی بەهێزمان هەیە و هەر شاندێکی بازرگانی بێتە هەرێمی کوردستانەوانە سەردانی شاری سلێمانی و ژووری بازرگانی ئەکە خۆشبەختانە ئەگەر شتێکی وا لێرەش نەکرابێت لە ژووری بازرگانی بەردەوام بازرگانان بانگێش کراون بۆ هەر شاندێکە هاتبێتە شاری سلێمانیوانێ بەڵام ئەمڕۆ قونسوڵخانەی وڵاتی هۆڵندا ئەویان پێ باش بووکە ئەم چالاکیە بەم شێوەیە بکرێت و لە نزیکەوانێ ئیڤێنتەکان ڕێک بخەن و بازرگانان بە یەکتری ئاشنا بکەن. دیارم پەیوەندیە لەگەڵ بازرگانانی شاری سلێمانیە پێشوازی بازرگانان چۆنە لەگەڵ وڵاتی ئێمە لە شاری سلێمانیە کۆمەڵێک بازرگان و کۆمپانیای گەورەمانەیە کە لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە گشتی کاری هاوبەشیان هەیە
وڵاتی هۆڵنداژێکەکە لە وڵاتانەی کە بازرگانەکانمان لە ڕووی کوشت و کاڵیوانێ لە ڕووی شیرەمەنیوانێ سیپیاییوانێ کۆنتاکتێکی باشیان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتی هۆڵندایە بۆیە وڵاتی هۆڵنداش گرنگی بە شاری سلێمانی ئەیە لەبەرەوەی کە بەشێکی زۆر لەو کۆمپانیانە لەوێوانێ کاڵا و شتومەک هاورداگەن بەڵام ئەمانیانوێ خۆیان ئەو دەرفەتی وەبەرهێنانە بگوازنەوانێ بۆ شاری سلێمانی و لە نزیکەوانێ ئاشنا بن بە بازرگانەکان تاوەکو بزانن چی پێویستە بۆ ئێرە و چۆن بێنە ناو وەبەرهێنانەوە لە شاری سلێمان. وڵە بیلال ئەمە وتەکانی زریان محەممەد دەبێژی ژووری بازرگانی سلێمانی بۆ سەبارەت بەم خۆڕبەندی ئابوورەی ژووری بازرگانی سلێمانی هاوکەتەکان بڵین بچێتی هاوردە و نادنکارانی سلێمانی لەگەڵ وڵاتی هۆڵندا کە بڕیارە پاشکەمێکی دیکە لێرە لەگەڵ بازرگانانی شاری سلێمانی بە شێوازی بیتوبی دەست پێ بکات. هێمن کەمال پامێری کورسات نیوز لە سلێمانی هەر بژیت. کاک نەوزار شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بە کورسات نیوزی ڕاگەاندووە لە ئێستادا قۆناغی یەکەم کۆتایی هات بۆ پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی بایعیەکە. ئەوانەی کە بۆ بایعی خۆیان تۆمارکردی بە ئەلکترۆنیکە لە 186 خەڵک خۆی تۆمار کردو. وتێتی قۆناغی دوم گۆڕانکاری تیاکرێ. ئەوش لە شێوازی خۆتۆمارکردن و زیادکردنی ئەندامانی خێزان و گواستنەوەیە. ئەمەش بە پارە ئەنجامەدرێ. بۆ کەسانی کە ناویان تۆمار نەکرۆ لە قۆناغی دوم ئەوێ بڕی 11,000 دینار بن بۆ ئەوەی ناویان بچێتە ناو فۆرمی ئەلکترۆنی خۆراک فۆرمی ئەلکترۆنی بایعی. لە 6 پێنج تا ئێستا تا 2 بەردەوام بوو چەند جارە درێژمان کردەوە زیاتر لە 186 خەڵکی کوردستان بەشداریان کرد لە 114 ماوە. قۆناغی دووەم هەموو عێراق وەستاوە نەکەری ئێمە لە قۆناغی دووەمیش لە نزیکانە دەست پێ دەکاتەوە. قۆناغی دووەم بریتە لە زیادکردن گواستنەوە ئەوانەی کە مەسەن هاوسەرگیریان کردووە تا ئێستا فۆرمی خۆیان نییە جابنەوە فۆرمەکانیان دروستەکەن بۆ خۆیان هەموو ئەمانە قۆناغی دووە من لەگەڵ قۆناغی دووەمدا بەردەوام پسڵەی خۆراکیش ئەوانەی کە تا ئێستا نەیانتوانێت پسڵەی خۆراک ئەلکترۆنیکەن ئەتوانن داخڵ بنەوە بەڵام بە بڕێ پاریان لێ وەردەگیرێت لە بەرامبەر هەر فۆرمێکی خۆراک بۆ خێزانێک 11,000 دینار وەردەگیرێت. بۆ دوایی بۆ گواستنەوە و بۆشتەکان ژەوای لە حدودی 2000 پارەکە وەردەگیرێت بۆ هاوڵاتیان. اینجا کێڵگە پەلەوەریەکانی ئەمەی کە مریشک و دەواژنی مریشکوانە لە سنووری کەرکووک بە تایبەت لە ناوچە کوردەکان لە لەیلان وانە کێشەیان هەیە. بە عومەر غەریب پەیامنێری کورسات نیوزیان وتوێت کاکە فریامانکەوە وەرە ئەم بابەتەمان بگەێنە. ئەویش چییە کە 121 کێڵگەی پەلەوەری لەو سنوورە هەیە. لە هەر وەرزێکە 1,750,000 مریشک بەرهەمێنێ. خاوەنی و کێڵگە پەلەوەریانە ئەڵێن هەر کاتێک مریشەکەمان گەورە بوو ئیتر بیخەینە بازار و سەر بردرێ و پارە بکە ئەمانوێ بازاری بۆ دۆزینەوە. بازرگەکانی عێراق ڕێگریەکەن لەوەی کە ئەم مریشکە جوانەی دەوروبەری کەرکووک بچێ بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە لەوێ خواستێکی باشی لەسەر. بەڕێبەری کوشت و کاڵی لەیلانیش هۆکاری کێشەکە ئەگەڕێنێتەوە بۆ بەغا کە بەشێک لە وەزارەتەکانی عێراق کۆسپ و تەگەرە بۆ جوتیارانی ناوچەی مادەی 140 دروست دەکەن. نمونەیەکە لە دەیان چێڵگەی پەلەوەری لە ناحیی لیلانی پارێزگای کەرکووک کە بازگەکانی عێراق ڕێگرن لە ساغبوونەوەی بەرهەمەکەیان بۆ ناوچەکانی عێراق. ئێمە خەڵکێکی زۆر زەرمەند بوو خەڵکی هەوازی هێنا. قاسم باوەیی خاوەنی یەکێک لە شێڵگە پەلەوەریەکانی ناحیی لەیلانە ساڵانە ڕەنج و ماندووبوونی خۆی دەخاتە کار بۆی بەرهەمێکی باشی مریشک بخاتە بازاڕەوە بەڵام لە بازگەکانی عێراق ڕێگری دەکرێت بەرهەمەکەی بگوازێتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق. بە ئینتاجێکی باش بە ئینتاجێکی جوان بە ڕستێکی پاک و حەڵاڵ ئێمە ئەمی ئینتاجە دەرەکەین. کاگەیتە کاتی ئەوەی کە پێ ئەگەی و بە بازاڕیکەین ڕێگریمان لێکرێت تەنانەت بۆ ناو کەرکووک بەکەیەکەیە تەواو نابێ ئەم هەموو قاعە کە بەکەیەکەیە تەواو نابێ عەزیێتماندا دە ڕۆژ مانگێکی پێچێ جاروایە قاعەیەکی زەخم بێ. ئەمە ئێمامانەوە داوامان ئەوەیە کە بۆ خواروی عێراق بڕوا بە ڕسمی بڕوا ڕێگریمان لێ نەکرێ هاوکارمان بن لەوەیە. ئەمە جەنابی کاک ڕێبوار من داوای لێکم هاوکارێکی زۆرمان بێ لەبەرەوەی هیچ کەسێ نێ لێرە خۆی بکاتە خاوەن ئێمە دەیان کە ڕەدوعدیان پێماندا و هیچیان بۆمان نەکردووە. بەڕێوەبەری کشتتوکاڵی لەیلانیش پشتیوانی لە داواکەری زووتێرانی ناوچەکە دەکات و دەڵێت کێشەکان لە بەغداوە بۆ زووتێرانی ناوچەی مادەی 140 دروست دەکرێن.
وەرزیەن ئەم دەواژنانێک کە ئیجازەی نییە کارەکەن هیچ کێشەیەکیان نییە ملیۆنێک تا ملیۆنێک و 300,000 مریشک وەرزیە نەخاتە بازارەوە کە ئێرە سەرچاوەیەکی تایبەت و باشی مریشکە بۆ ناو شاری کەرکووک کە داحمێکی ڕاستە و خۆیە وەرزیەن بەڵام ئەوانەی کە ئیجازەیان نیە هەندێک کێشەی ئیداری و ڕۆتین بەرۆکیانی گردووە چەند جارێک لەگەڵ برای بەڕێز جەنابی پارێزگای قسەمان کردووە بۆ ئەوەی کاراسانی بکە کاراسانی کراوە بەڵام هەندێک جار لە توانای حکوومەتی خۆجێی کەرکووکانیە دەبێت ئاراستی بەقا بکرێت. بە پێیامەرێکی کشتتوکاڵی لەیلان 121 شەڵگەی پەلەوەری لە ناحیی لەیلان هەیە ئەو شێڵگانە لە هەروەرزێکدا 1,750,000 مریشک بەرهەم دێنن بازگەکانی عێراق ڕێگا نادەن بەرهەمی ئەو شەڵگانە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق بگوازرێتەوە. بژێوی سەدان خێزان لەم ناوچەیە لەسەر شەڵگە پەلەوەریەکانە بازگەکانی عێراق ڕێگرن لە گواستنەوەی بەرهەمی ئەم شەڵگانە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیی لەیلان. عومەر غەریب یەکێکە لە پەیامنێرە هەرە کۆن و دێرینەکانی کوردستان و کورساتیش دەیان ساڵە لە سنووری کەرکووک و مادەی 140 راپۆرت و داواکاری خەڵک و کەمی خزمەتگوزاری و ناوچەیەگەێنێ ئەمەش یەکێکە لەو کێشانە بۆ هیوایی کە لایانی پەیوەندیدار ئیشی جدی لەسەر بکەن. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێریش ڕایەگەێنێت لەگەڵ پێکەشتنی بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان هاوردەکردنیان لە دەرەوە قەدەغاکەواتەی تر نەتەماتە و نەپەتاتەوە هیچ نایە بۆ هەرێمی کوردستان ئەوەی لە ناوخۆیە پێگە ڕۆژانە دەیان بار هەڵگری بەرهەمی کشتتوکاڵیش لە هەرێمی کوردستان ڕوانەی ناوەڕاست و باشووری عێراقەکە بەڵام ئەوانیش هەمان کێشەوەی کەرکووکیانەیە بازگەکان لە ناوچەی مادەی 140 ڕێنایەن بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان بچێ بۆ ناوەڕاست و باشووری عێراق لە کاتێککە بەروبوومی ئێرانی و تورکی و ئوردنی و سووری و میسری زۆر ئاسایە بچێ بۆ بازارەکانی. ڕۆژانە ئێمە بەرهەمەکی یەکجار زۆران بۆ دەرەوەی هەرێمی کوردستان دەچێت بۆ شارەکانی زۆر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی دەچیت لە بەرهەمی سەوزە و میوە لە بەرهەمەکانی سامانی ئاژەڵی بەرهەمەکانی کارگەی ئالیک بەڵام لە بەرهەمە ڕووەچیەکان سەوزەمیوە کەمتر گرفتیان هەیە جار بەجار زۆر بە کەمی گرفتیان دێتە پێش بەڵام بەرهەمەکانی پەلەوەری هێلکە مریشک بەداخەوە زۆر بە زووی سەر هەڵداتەوە گرفتیان بۆ دروست دەکەن ماوەک چارەسەر دەکرێت و توێژەکان شاندەکانی حکوومەتی هەرێم ئاگاداریەکان پێشاتەکان لەسەرەوەنەکەەوە ڕێگری لێ نەکرێت ماوەیەک ئەو گرفتە کاڵ دەبیتەوە سەر هەڵدەداتەوە بەڵام بە شێویی کشتی بۆ بەرهەمی ڕووەچی گرفت کەمترە. لە ماوەی 8 مانگی ڕابردوو لیژنەکانی چاودێری بازار لە هەولێر سەردانی زیاتر لە 100,684 شوێنیان کردووە 1202 شوێن سزای دارایی دراون 120 شوێنیش داخراون. هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر ڕایەگەێنێ سەدان تۆن خواردن و پێداویستی ماوە بەسەرچوو و دەستیان بەسەرداگیراوە ڕۆژانش لە ڕێگەی 9 لیژنە سەردانی بازار و شوێنە گشتیەکان ئەکەن وتیشی لە چەند ڕۆژی ڕابردوو دەستیان بەسەر سەدان تۆن خورما داگرتووە کە ماوەی بەسەرچوونی هی ساڵی ڕابردوو بووە. وانیتمان لەو ساڵ 1684 شوێن بەسەر بکەینەوە ئەو شوێنانە کە بریتینە لە مارکێت لە کۆگا لە کۆمپانیا لە سەوزە فرۆش لە کۆشت فرۆش لە هەم ئەو مۆڵانەی کە بازاری تێدا دەکرێت و توانیتمان 1202 شوێن سزە دارایی بدەین و 120 شوێنمان داخستەیە کە باپەندی ڕێنمایی ئێمە نەبووە و لەو حالەتانێکی ئێمە داخستمانیان دەکچیان ماوادی قەدەغەکراوی تێدا بووە و هەندێکیان ماوادی ئیکسپایر بیان تێدا بووە پابەند نەبوونە بە ڕێنماییەکان و 393 تەن و 573 چلۆش ماوادی ئیکسپایرمان لە ناوبردێ ناو شاری هەولێر. کار و چالاکیەکانی شەشەمین پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بۆ وەبەرهێنانی خانوبەرە بەردەوامە ئەمڕۆ دووەم ڕۆژە 280 کۆمپانیای کە نوێنەرایەتی 16 وڵاتەکەن بەرهەم و خزمەتگوزاریەکانیان لەو پێشەنگایە خستۆتە ڕوو. کەرتی خانوبەرە گەورەترین پشکی لە وەبەرهێنانی ناوخۆیی و دەرەکی هەرێمی کوردستان پێگێناوە بازارێکی گەورەیە کە بەدەیان ملیار دۆلار
هەر سەرمایی تیا بەگەڕکراوە و هەم مامەڵەی تیاکرێ. قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز لە پێشەنگاکەیە. قارەمان سڵاو لێبێ، کارەکانی دووەم ڕۆژ چۆنە؟ ئەمڕۆ چ چالاکیەکی تیا بووە؟ هیچ گرێبەستێک گەنجام دراوە؟ هیچ ئۆفەرێکەیە بڕیارەتاکەی بەردەوام بێ؟ بیلا لەو کاتت باش ئێستا کە قسە دەکەم دووەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی هەولێرە بە تایبەت بۆ بیناسازی و خانوبەرە کە ئەمە شەشەمین پێشانگایە دەکرێتەوە. دیارە لە ماوەی دوێنێ تاواکوی ئێستا ژمارەی سەردانیکەران لە چین و توێژەکان زیادزیا بوون و ئەوەی کە جیاوازترە لە پێشانگاکانی تر ئەوەیە کە تایبەتمەندی ئەم پێشانگایە ئەوەیە کە بەشێک لە کۆمپانیا ناوخۆییەکان یاخود وەبەرهێنەرانی ناوخۆیی بەشداریان کردووە، لەگەڵ ئەوەشکە بەشێک لە سەرمایه‌داران و بازرگانانی وڵاتانی تریش بە هەمان شێوە پرۆژەکانی خۆیان هێناوە لێکوانە دەیخەنە بەردەستی و کەسانێک کە سەردانیان دەکەن لەگەڵ ئەو وەبەرهێنەرانی تری کوردستان گفتوگۆی لەگەر دەکەن. من میوانێکم دەبێتن ئاراندەزایی کە یەکێکن لەو وەبەرهێنەرانی کە لە هەرێمی کوردستان پرۆژەتان هەیە. ئێوە ماوەی دوو ڕۆژە پێشانگای دەستی پێکردیە تاوەکو ئێستا چۆن دەڕوا؟ زۆر باش دەڕوا، بەخێر بێن سەرچاوان. ئەلحەمدولیلا لە دونیەوە کە دەستی پێکرد لە دەستپێکی کردنەوەی پیشانگاکە زیارەتێکی زۆر خەرکمان دیت، ماشەڵای لێبی عادادێکی زۆر زیارەت دەکا. دەستخۆشیش دەمەوێت لە ئۆرگەنایزەری پیشانگاکە بکەم بەڕاستی. ئەمە وەکو پیشانگای ینی بەشداری کردمان لە پیشانگایەکەی وەکو جیهان گروپ بە مەشروعی جیهانستی بەشداریمان کردیە. لە 2015ەوە دەست پێکرایە بە دروستکردنی و وەلایەزالیش مەوجودە. هەتا ئێستا نزیکەی 16 بینایتەوە بۆ تەسلیمیشمان کردیە. باز لەوەش بکەین ئێستا لەم پێشانگایە بەشێک لە کۆمپانیا ناوخۆییەکان ئێوەش بەشێکی تر لە وڵاتان هاتوون، ئەوەی کە لە ڕووی کوالێتەوە بەشێک لە پرۆژانێک کە دروست دەکرێن کۆمپانیا ناوخۆییەکان توانیوێتیان نی لە ئاست ئەو پێداویستیانە بن کە وەکو دیارە گروپی جیهان تاریخەکی دوور و درێژێ نزیکەی 75 ساڵە لەم بوارانەدا کار دەکات. کۆمپانیا ناوخۆیەکان ئەمە زیاتر تەرجیح دەکەن بەڕاستی کە لەم بوارەدا کار بکەن. ئێستا کە زۆر کۆمپانیا بیانی لێرە لە پیشانگا بەشداریان کردیە، بەس گەیشتینە مەرحەلەی کە کۆمپانیاکانی ناوخۆ کۆمپانیاکانی لە هەرێمن گەیشتینە ئەو مستەوایە کە ئەمە پێویستمان بە کۆمپانیا بیانیەکان نەبی بەڕاستی. باسی کوالیتی لە بۆ بکەم هەر بوومە لەرزە و ینی کوبرەی حەوادیسە خارجەکانی کە ڕوودەدا فوجئەتەن ئەمە لە جیهانستیم لە مەشروعیمە دەتوانی تەمەشا بکە، ینی چ بوومە لەرزەیە چ کارێکی دەرەچیە تەسیری لێ نەکردێ بەڕاستی. ئەوەش یەکە لە نقاطانەیە کە مەسەلەن کۆمپانیا ناوخۆیەکان دیارە پێشکەوتوینە لە بوارێ. ئەنی هیچ داشکانێک کراوە لەو پێشانگایی کە ئێستا زۆری کۆمپانیاکان ئەمەش وەکو یەک بە خۆمان کە پرۆژەی جیهانستیمان تەقدیم کردێ لێرکانە داشکاندنمان کردیە و فەرقی دەبی تقریبان ئەکید لەو چار ڕۆژەی کە لێرکانە بفرۆشێ لەوەی کە لە دەرەبیتن. بەڕێزن سەرچاوان بەخێر بن دووبارە سەر بیلال پێشانگاکە ماوەی دوو ڕۆژی تریش بەردەوام دەبێتن لە هەولێر. دەمێ ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم کە لە هەرێمی کوردستان خۆشت باست کرد یەشێک لەو کارتانەی کە زۆرترین ئاستی یاخود زۆرترین سەرمایی کە تێداوە بەرهێنانی دەکرێتن بەشێکی زۆری و پرۆژانەیە پرۆژەی نیشتەجێبوونن. دیارە ئەم پێشانگایش یەکێکە لەو پێشانگایانەی کە ژمارەیەکی زۆر لەو کەسانەی کە وەبەرهێنەرن یاخود خەڵکێکی ئاسایین دەیانەوێت بێن پرۆژەکان ببینن. دیارە بەشێکی زۆری و کۆمپانیانەی کە لێرن نمونەی بەشێک لە پرۆژەکانیان هێنا بۆ ئەوەی کەوا کەسانەی کە سەردانیان دەکەن بیان بینن لەگەڵ ئەو خزمەت گوزاریانەی کە لە پرۆژەکانی نیشتەجێبوو پێشکەشیان دەکەن. قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز هەر بژیت بەرچاوڕێکی باشیان سەبارەت بە شەشەمین پێشەنگای خانوبەرەی نێودەوڵەتی هەولێر. ئەمە چییە؟ ئەم وێنانە ئەمە دووەمین فیستیڤاڵی دەروازی سلێمانیە کە بە سەدان هەزار کەس لە مایم چەند ڕۆژەیە سەردانکەریە بۆ زیاتر لە 100,000 کەس. هەر ڕۆژ بەردەوام بێ. ئەمڕۆ ڕۆژی حوتەمە، جا بزانین بڕوا لەوەیە، بڕوا بەهاتین پەیامنێری کورسات نیوز. بڕوا سڵاو لێبێ، فستیڤاڵەکە چۆنە؟ ڕۆژی حوتەمی چۆنە؟ چی لێ بیخۆین؟ چ چالاکی کتیاکرێ ئەم شەو؟ دکتۆر سڵاو لێبێت. هەڵبەت ئەم ڕۆگە خۆت باست لێەوە کرد حوتەم ڕۆژی فستیڤاڵی دووهەمین
دەواازەی سلێمانیە هەڵبەت ئەمە هیچێکە لە هەرە فستیڤالە گەورەکان کە تاوکو ئێستا لە سلێمانی کرابێەوە ئانی خەڵکانێکی زۆر بە تامەزرۆیەکی زۆرەوە دێن بۆ ئێرە و سەردانی دەکەن و دەتوانین بڵین لە ماوەی فستیڤالەکەدا بە هەزاران کەس هاتوون و سەردانی ئەم فستیڤالان کردووە ئەم شەویش کە حوتەم ڕۆژی فستیڤالەکەیە و تا تەنیا ڕۆژێکی ماوە فستیڤالەکە سبەینێ هەشتم ڕۆژی فستیڤالەکە و کۆتا ڕۆژی فستیڤالەکە دەبێت و بێگومان هەم سەرپەرشارانی فستیڤالەکە لە سەرەتاوە باسان لەوە کردبوو کە ئەم فستیڤالە هیچ شەوێکی لە شەوێکی دیکەی ناچێت واتە هەموو شەوێک سوپرایزی تایبەت بۆ ئامادەبووان هەیە و چالاکی جۆرا و جۆریان پێشکەش دەکرێت دەمەجگەلەوەی کە فستیڤالەکە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت تێیدا فیلم و کۆمەڵێک فیلمی کۆنی دەستگای میدیایی کورساتی تێدا بەخش دەکرێت جا من کاک ڕێژوان مەریوانم لەگەڵا کە ئەو سەرپەرشتیاری فستیڤالەکە زانیاری زیاتر لێ وەردەگرم کاکە ڕێژوان سڵاو لێبێت ڕوانم تێراوە باسێکی ئەوم بۆ بکەیت کە ئەم شەو چی دەکرێت لە نێو فستیڤالەکە و دەتوانین بڵێن چی دەبێت سەرنجی ئەو کەسانی کە بێن بۆ ئێرە سەردانی بن ئەمڕۆ وەکو ئاماژەتان پێدا حوتەم ڕۆژی فستیڤالەکەمانە بە خۆشحاڵیانە لە هەتاوەکو باڵن شەوی پێشتر زیاتر لە 100,000 بەشدار بوو سەردانیان کردوین سەردانێکە هاتۆ سەردانی فستیڤالەکەی کردەوە ڕێژێکی زۆر ینی ژمارەێکی زۆر گەورەیە کە بۆ فستیڤالێکی لەم شێوەیە خەڵک سەردانی بکات و بۆ ئەم شەویش کۆمەڵە چالاکی تایبەت و جۆرە و جۆرمانەیە کە فستیڤالەکان کە چالاکیەکەمان لە فستیڤالەکەدا کە لایڤ میوزیکی تایبەتە کارکتەرە تایبەتەکان دێنەوە دووبارە بۆ سەرستێ بۆ فستیڤالەکە لە سەر ستێجۆ کوامەژەم پێدا زیاتر لە 3 هونەرمەندمان ئەم شەو لێرە میوانە و هەروەها بێتوانێ بابڵین بەرنامەیەکی تایبەتی خەڵات و دیاریکە لەلایەن کورساتەوە پێشکەشەکرێ ویشتمان لە سەر ستێجۆک و چالاکی هەیە بێ ئەو بەرنامەی خەڵات و دیاریە خەڵک زۆر لێکەوە بێتەوە لە لای ستێجە خەڵکێکی زۆر زۆر ینی تەماشای با بڵێن لە فستیڤالەکەدا لە بەردەم ستێج کۆ دەبێتەوە تەماشای بەرنامەکە دەکەن بێژگەلەوەی کە چاودێریشی دەگەین لە ماڵەکانیشدا لە تیڤە لە شاشەکان و لە مۆبایلیشە بە لایڤکە لە سۆشیال میدیاوە پەخش دەکرێت ئەوانیش بە هەمان شێوە عینە شتەکە ینی سەردان سەیری بەرنامەکان جمهورێکی زۆر تایبەتی هەیە کاکە ڕێژوان باسی ئەو بڕاندانم بۆ بکە کە لێرەن ئەمانە تا چەند نرخەکانیان داشکانەوە تا چەند داشکاندنی تایبەتیان هەیە بۆ کەسانی کە دێن بۆ ئێرە سەردانیان دەکەن لە ڕووی نرخەوە زۆرینەی بڕاندەکان نرخێکی زۆر جێگیریان هەیە توان بڵم لە 50 بۆ 60 لە ئۆڵی شەواماژەم پێدا 50 بۆ لە 160 ئەو بڕاندانی لێرە بەشدارن یا داشکاندنیان کردووە یاخودەوەی خەڵات و دیاری تایبەتیان هەیە هیچ بڕاندێک نییە لێرە نرخەکەی لە نرخی فرۆشگا و شوێنی کارەکەی زیاتر بێت بە گشتی دەتوانین بڵێن چکە تەنیا سبەی نێماوە فستیڤالەکە تاوکو سەعات چەند بەردەوام دەبێت تاوکو سەعات چەند چالاکیەکان بەردەوام گرمن لێرە ئێمە هەموو ڕۆژێک لە ساعت حوتەوانێ هەتاوەکو ساعت 11:30 شەو چالاکیمان دەبێت و فستیڤالەکە خۆشی لە 6ەوە دەست پێ دەکات بەڵام مەسەکەن بە نزیکەی نیو ساعتێکی ماوە دەست پێ بکەین بەڕەبە فەرمی خەڵکێکی زۆر زۆر هاتووە و چاوەڕی ژمارەی زۆرتری ژەکەین بۆ ئەم شەو بۆ سبەی شەوکەکە تا شەوی فستیڤالەکەی سبەی شەو هیوادارین ئەوەی کە نەهاتووە هاوڵاتیان کە نەهاتوون بیان سەردانمان بکەن کاتێکی خۆش بەسەر بەرن و چێژ ببینن لەم بڕاندە جوانانە چێژ ببینن لە چالاکیەکانمان باشە باسی ئەم بۆ بکەم فستیڤالە لە ساڵانی داهاتووە بەردەوامی دەبێت چکە ئەنی خەڵکێکی زۆر دێن بۆ ئێرە و بە تامەزرۆییەوە سەردانی ئێرە دێن بە دڵنیاییەوانە ئەمە یەکەم فستیڤالمان نییە و کۆتا فستیڤالیشمان نابێت فستیڤالی گەورەتر جوانتر لە شوێنی جیاوازتر بە چالاکی جیاوازتری شەوانە نمایش دەکەین ئینشاءڵڵا لە ئایندەدا دکتۆر ینی دەتوانم بڵێم ئەم فستیڤالە سەردانیکەرێکی زۆر باشی هەبووە و زۆر کەسانی بوونە پرسیاریەوەکە کە سەرەتا داخلی نێو هەواری شارە بێت چۆن ناونشانی بە دیاریکرایی فستیڤالەکە بدۆزێتەوە زۆر ئەو بابەتە ئاسانە لە بریکە هەر لە دەواازەی سەرەکی هەواری شار هاتی تەناوی تر بە فلێکس شوێن بە شوێن ناونشانەکەی نووسرا و دەتوانن بێنە ئێرە و چێژ لە کاتەکانیان لێرە وەربگرن و تا شەوی فستیڤالەکە دەبێت و بێگومان و سەرپەرشیارانی باسی لێوە دەکەن کۆمەڵک سوپرایزی گەورەی تێدا دەبێت باش بڕوابادی پامیر کورسات نیوز هەر بژیت ئەوە دومی فستیڤالی دەواازی سلێمانیە بێگومان لە ڕێستۆرانت لە خواردنی کوردی بیانی فاسفود شیرینی و شەربەت و ئیتر هەتاک و نووسنگی عقارات و دەرزی و دەرمانیشی لێە هەموو شتێکی لێە ئەم شەو چالاکی خۆشیشی لێ هونەرمەندی باشی لێن گۆرانی خۆشەڵەن سبەینش بەردەوام بێ و ئەخیر ڕۆژێ بێ باسێکی بەهای دراوەکانتان بۆ بکەم لەگەڵ زێر هەفتەی پێشوو چین پێوتن ڕێک بۆ خۆی دەرچوو
بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار ناجێگیرە لە سەرەتایان هەفتە دیناری عێراقی بەشێکی زۆر کەمی بەهاکەی لە دەزە ئەوەش لەژێر کاریگەری باردۆخی سیاسی و ئەمنی و فشارەکانی سەر بانکی ناوەندی عێراق تمەنی ئێرانیش بەرامبەر بە دۆلار بەرز بۆتەوە ئەوش بەهۆی دەرکەوتنی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران دوای 3 مانگ لە شەڕی 12 ڕۆژە و داواکاری لە تیمی حکوومەتیش کرد کە هەچی ئەتوانن لە دەسەڵاتیانە کار بکەن بۆ بەهێزکردنی بەهای دراوی نیشتیمانی کە تمەنی ئێرانیە قوڕیاڵی ئێرانیە لە لایەکی ترەوە لیرەی تورکی و سووری بەردەوامن لە داوەزین هەرچەندە ئەمڕۆ لیرەی سووری کەمێک بەرز ببووە بەڵام یەک هەفتەیە لە ناوخۆی سووریا و لە هەرێمی کوردستانیش ئاراستەی دابەزینێ زێڕیش بەرزبوونێکی زۆر باشی تۆمار کرد ئێستا پێتانەڵ ئالێرە باسێکی بەهای دراوەکانتان بۆ کەم لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق $100 ئەمڕۆ بازاری سلێمانی بە 143 و 500 داخرا دوێنێ ئێوارە 143 و 600 داخرا بەڵام شەو هەتاکو 144,250 دیناریش دۆلار بەرز بۆ و دینار دابەزی هەراو هۆسەیەکی گەورەی دروست کرد ئەوە دینار دابەزینی گەورەی بە خۆبینی و داڕما و ئەوانە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دەوحە شەڕ لە دەوحە بوو دووکەڵەکەی لە بەغا بوو ئەوەی تر دڵڕاوکی لای خەڵک دروست کرد بوو چونکە زۆر باسیەوەکەی ئان و ساعتە و لە عێراق درێ و لە ناوەبرێ و شتێک لە عێراق ڕوویە خەڵکی ترسان بەڵام 12 شەو ترەمپ هەواڵێکی کرد بە نێو سۆشیال میدیایە حیزبوڵڵا یا بارمتەیەکی ڕووسی ئیسرائیلیان بەراوە کە ساڵێک زیاترە لایەن دەست بەسەرە ئەمە هەواڵێکی خۆش بوو ئەمڕۆ بای دیناری دابەزان فرۆشی دۆلاریش لە بازار زیاتر بوو دۆلاری هێنایەوە خانی 143,000 دینار هەرچ سەبار بە یۆرۆ و پاوەنە بەرامبەر بە دۆلار جێگیرن ماوەیەکە ئەگەری هەیە ئەم جێگیربوونیان مدەتێک کە ئاوایە بەرەو بەرزبوونەوەی زیاتریان ببا نەک دابەزی ئەوە خەوتنی بازارە بەڵام دواتە ئاراستیان ڕووبەرزیە بێت 100 پاوەن 189,200 دینارێکە 100 یۆرۆش 165,350 دینارە هەرچی سەبارە بە تمەنە بەرزبوونێکی زۆر باشی تۆمار کردووە لە 10,700,000 و لافتەی پێشوو لە یەکشەمەی پێشوو بۆ ئەم چوارشەمەیە هاتوۆتە 9,980,000 تمەن کۆمەڵێک فاکتەر وای لێکە بانکی ناوەندی قسەی کرد ئاڵتونی پێشوەختەی فرۆشت دواتر هاتە سەرچی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران پێرێ دەرکەوت لەگەڵ تیمی حکوومەت ئێران کۆ بووە لە 180 قسەکانی ئاراستی حکوومەتی ئێران ئەوە بوو کە بارودۆخی خەڵکەوێ باشکەن لە نیشتەجێبوون لە دابینکردنی کاڵای سەرەکی لە غەزنکردنی کاڵا گوێ بۆمەیان لە دەرەوەچی ڕوئیا شەڕ ئەبێ یا سۆڵحەبێ ئێوە تەدەخول مەکەن تەنها تەدەخول لە بارودۆخی گوزەرانی خەڵکا بکەن و ئاگاشتان لە بەهای تمەن بێ ئەمە وای کرد تمەن چی بێ ئاراستی بەرزبوون وەرگێ دوێنێش ئەو ڕێکەوتنەی نێوان ئاژانسی وزەی ئەتۆم و ئێران ئەوەی تر تمەنی بەهێز کرد بەڵام لەبەر ئەوەی ئێران وڵاتێکی سزادراوە سیستەمی بانکی وڵاتە پەیوەست نیە بە جیهانەوە فرۆشی نەوتی بە دۆلار نییە و فشاری زیاتری لێ ئەکرێ ئەم بەرزبوونەوانەی تمەن ڕاستەقینە و حەقیقی و دوورمەودانین لە کورتمەودای ڕوئەیە دواتر ئاراستی دابەزین وەرەگرێتەوە سەبارەت بە لیرەی سووری ئەمڕۆ لیرەی سووری لە عێراق و لە هەرێمی کوردستان و سووریاش بەرز بووە 1 ملیۆنی بۆ 128,000 دینار بەڵام بەراورد بە مانگی پێشێستا هەر بە دابەزی و حسابە ئەم بەرزبوونەوەی لیرەی سووری پەیوەست بوو بۆ و بارودۆخی لە ناوخۆی سووریا هەیە دوو ڕۆژە لیرەی سووری زۆر دابەزێ باشە ئەمڕۆ بانکی ناوەندی تەدەخولی کرد کەمێک لیرەی بەرز کردەوە سەبارەت بە لیرەی تورکی ئاراستی دابەزینەیە خۆپیشاندانەیە 100 لیرە 3,600 100 دۆلاریش 4,146 لیرە با بچینە سەر ئاڵتون بەرزبوونێکی باشی تۆمار کرد پێرێ بەرزتی ناستی تۆمار کرد 3,674 دۆلار ئۆنسی 3,643 تا ئامادەکردنیم گرافیکە تا 3,654 دۆلاریش کەمێک پێشێستا بەرز بووە ئەها یەک دوو هەفتە پێشێستا هەر کاگمەریوان کە ئێستا لە کۆنتڕۆڵە سایتێکی بۆ خستینە ئێرە ئاوا چار تێبوو پێم وتن بەرزەبێتە ئەو کاتە ئۆنسەی زێر 3,400 دۆلار بوو ئێستا 3,643 دۆلار 1 کیلۆ ئاڵتون 11 دەفتەر و 72 وەرەقە و 32 دۆلار
یەک لیرەی زێر 777 دلار ئێستا بەوەش دەست ناکەوێت 780 دلارە. جا لەسەر لیرەی زێر بەڕێزان جیازی زۆرمێن بەکڕین و فرۆشتنی ئەمە هۆشیاری بێت لە منەوە بۆ ئێوە شوێن زۆرە ئەگەر بە 780 پێ بفرۆشێ بە 779 لێ وەرەگرێ 1 دلاری فەرقە مەچن لە شوێنە بیکڕن 20 دلاری جیازی کڕین و فرۆشتنی هەبێت چونکە بە حەقدەستی نییە ینی 1 دلار زۆرە بۆ لیرە بەڵام بۆ زێری ئارەبیستویەکە گەر جوانکاری بێ ئەوە قسەیەک نییە ئەوە بابەت یەقدەست جیاوازە بەبێ حەقدەست 730,000 تا 740,000 بەرز بوو یەک ئۆنسەزی و 41 دلارە لە هەرێمی کوردستان جیاوازێکی نرخی هەیە لەگەڵ بازاری جیهانیە جۆرێک لە تەپوتۆزێک دروست بوو لە بازاری زیوا لە هەرێمی کوردستان 100 دلارێکی جیاوازە ئاگادار بن مەرج نییە بۆ نرخی ئەمڕۆ لزی و لە هەرێمی کوردستانەیە تۆ بیکڕی چکە و تەپوتۆزە کاتی ئەنیشێت کە نیشت تۆ ئۆتۆماتیکە 100 دلار جیاوازی تێ لە کڕینەکەی لەگەڵ گیانێکەیە یەک بەرمینەوتی برێنتی 67 دلارە سزاکانی ئەمریکا کە ئەوێ بیخاتە سەر رووسیا هەروە بڕیارەکانی ئۆپیک پڵەس کاریگەریە بوو لەسەر بەرزبوونەوەی نەوت تەکساسی 63 دلار 40 سنتە غازی سروشتی 3 دلار و 3 سنتە کاریگەری هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دەوحەوەوانە زۆر تەئسیری نەبوو لەسەر غازی سروشتی چکە بەردەوامی نەبوو هەرزوو ژیدانەکرا جارێک کێشەیەکی بۆ غازی سروشتی قەتەر دروست نەکردووە ئەمە بابەتی دینار و دۆلار و زێڕ و زی و با بچینە چی تەواویکەین جاوە کەمیشە من هەر گەشتبینم بۆی کە باردۆخی ئابووری و دارایی و گیرفانی خەڵک هەمیشە باش بێ وەک هەمیشە پێتانڵم بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێ و بەخواتان ئەسپێ